دیمەنی ڕووداوێکی هاتوچۆیە لە یەکێک لە شەقامە قەرەباڵغەکانی شاری سلێمانیە. ئۆتۆمبیلێکی بار هەڵگر خۆی بە 7 ئۆتۆمبیلی دیکەدا کێشا. لە ئاکامدا 5 کەس بریندار بوون. ئێستا لەسەر شەقامەکانی سلێمانی نیو هێندەی ئۆتۆمبیلی یاسایی ئۆتۆمبیلی بار هەڵگر دەبینرێت. بۆیە بە پێویست دەزانرێ سەرەتا پێداچوونەوە بە پێدانی مۆڵەتی ئۆتۆمبیلی بار هەڵگردا بکرێ. لەو جۆرە کارە ساتە ئێمە بێ چاوەڕێی هی زیاتر بکەین و زیاتریش ڕوئەیە ئەگەر بێت و ئەمە بەری لێ نەگیرێت تەشەناکە چونکە وەک ئەبینن هەموو ئەم شۆفێرەکانمان هەمویان ئەوازانن مەسەرەن ئۆتۆمبیلی بارهەڵگر بە شێوازێک لەسەر شەقامەکان لێخڕن هەست ناکەی ئەمە ئۆتۆمبیلێکی بارهەڵگر بەم شەقامەیە ڕۆ هەستەکەیت ماتۆڕێکە هەستەکەیت ئۆتۆمبیلێکی بچووکە بۆ چونکە ئەزمونێکی وایان نییە. لایەنی پەیوەندیداری هاتوچۆ لە کاتی دەوامی قوتابخانە و زانکۆکان ڕێگەی بە ئۆتۆمبیلی بار هەڵگر نەداوە لە کاتژمێر 7 بەیانی بۆ 9 بەیانی بێنە ناو شار. ئێستاش بەردەوام چاودێری هاتوچۆی ئەو ئۆتۆمبیلانە دەکەن و ناتوانن بێنە ناو سەنتەری شار. ئەوانەی کە دێن سەرپێچی کارن. بەردەوام ئێمە مەفارزەکانمان و ئەو خاڵانەی کە ئەفسەرەکانمان تیا جم و جوڵەکات هەر حاڵەتێکی نائاسایی هەبێت لە مانۆڕکردنی ئەو ئۆتۆمبیلە یان مەسەر لێخوڕینی نائاسایی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان بە شێوەیەکی کەم تەرخەمی و نائاسایی ئێمە لێپرسینەوەمان هەبووە و بەردەوام چاودێریمان هەیە لەسەر شەقامەکان. دوای ئەو ڕووداوە هاتوچۆی ڕۆژی دووشەمەی ڕابردوو کە هەر لێرە بار هەڵگرێک هۆکارەکەی بوو، داواکاریەکان بۆ ڕێخستنەوەی هاتوچۆی ئەو ئۆتۆمبیلانە لەسەر شەقامەکان زۆر زیادی کردووە. شارەزایانی هاتوچۆشدان بەوە دادەنێن کە ئیدی شەقامەکانی سلێمانی توانای لە خۆگرتنی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیلی نەماوە و پێویستە لە زۆرینەی شەقامەکان ئەندەرپاس دروست بکرێت کە ئەوەش بە پلانێکی وردەبێت. هاوشین جەمال، کوردستان 24 سلێمانی.